تیپی پایسکە سواری یانەی کۆیە ماوەی نزیکەی مانگێک و نیوە لە ئامادەکاریدایە بۆ بەشداریکردن لە یاریەکانی پاڵاوانتی یانەکانی عەرەب لە وڵاتی جەزائیر. تیپەکە لە دوای ئامادەکاریدایە و پاڵاوانتیەکە 12 مانگ دەست پێ دەکات. ئێمە یاریزانانی یانەی وەشکۆیە بۆ ماوەی مانگ و نیوەکە لە مەشغوڵە هێنانی سوورپردان بۆ ئەوەی ئەنجامێکی باش بەدەستبێنین لە یانە پاڵاوانەکانی عەرەب کە لەلایەن ڕاهێنەرەکەمان ئوستاز کەنعان کە مەشقێکی باشمان پێدراوە بۆی بتوانین ئەم جارێ ئەنجامێکی باش بەدەستبێنین و پاش کەسی باقەش دەکەن بتوڵاتیمان هەیە ئینشەڵڵا ئەنجامی باشی بەدەستدێنین. بەشداریکردنی یانەی کۆیە لەم پاڵاوانتیە بە ئەوە دەگەڕێتەوە کە ساڵی ڕابردوو دووەمی یانەکانی عێراق بووە و باوکاری بەڕێوەبەرایەتی گەشتی وەرزش ڕۆژی سێشەممە بەرەو جەزائیر بەڕێدەکەوێت. الحمد لله حصلنا حق المشاركة في بطولة الأندية العربية للأبطال التي ستقام في الجزائر بعد جهد وعناء عند حصول على نتائج جيدة على الدوري ومن خلال الاتحاد المركزي أنه حق المشاركة في هذه البطولة. نطمح أن نحقق نتائج جيدة ترضي الجميع وترضي الكادر التدريبي كابتن كنعان والهيئة الإدارية التي قدمت لنا الكثير من الدعم والمتواصل والحمد لله والشكر أنه ما نخيب ظن الجميع. تیپەکە لە چوار یاریزان پێکاتووە کە هەر چواریان یاریزانی هەڵبژاردەی عێراقیشن و ئەزموونیان لە پاڵاوانتەکانی دەرەوە هەیە. لە هەمان کاتدا ڕاهێنەرەکەشیان لەگەڵ تیپی کچانی هەڵبژاردەی عێراق لە هەمان وڵات و پاڵاوانیەتی خاوەنی مەدالیای زێڕە. بەڕاستی ئەگەر بارودۆخی دارایی یانەکەمان باش بایە بەنیازی ئەوە بووین بۆ بتوڵەیەکی وا بەهێز کە ئۆردوگایەکی دەرەچیمان بکردبایەوە بەڵام بەداخەوە بارودۆخە داراییەکە دەرفەتی نەداین. ئومێد دەکەین ئەم مشارەکەیەمان مشارەکەیەکی باش بی سوودمەند بی لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی فەنیەوە بۆ یاریزانان بەڕاستی زۆر سوودی هەیە. وێرە ئەوەش یاریزانەکان بەڕاستی هەمووی خاوەن ئەزموونی باشن لەسەر ئاسی وڵاتانی عەرەبی و ئاسیایی مشارەکەیان هەیە. پاڵاوانتی یانەکانی عەرەب زیاتر لە دەیانە بەشداری دەکات و ماوەی 1 هەفتە دەخایەنێت. یانەی کۆیش بۆ جاری دووەمە بەشداری دەکات بە ناوی هەڵبژاردەی عێراق. ئەم جارە دەیەوێت بە زۆرترین مەدالیا بگەڕێتەوە کوردستان. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.